بینەرانی بەڕێز و خۆشەویستی کوردستان 24 ساڵتان لێبێ خۆشەویستانم زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری و ئازیشادەم لە بەرنامەیەکی نوێی کاردانەوە. خۆشەویستانم لەم بەرنامەیە باسی بەکارهێنانی ئامێرە زیرەکەکانەکەین لەلایەن مناڵەکانمانەوە. بزانین ئەمە کاریگەری ئەرێنی زیاترە یاخود نەرێنی. بۆ ئەمە بەستە میوانداری دوو خاتوونی بەڕێزمان کردووە لە ستودیۆکانمان لە سلێمانی ئەوانیش خاتوون شاجوان مستەفا دەروونناس. شاجوان خان بەخێربی. زۆر سپاس دەکەم. هەروەها خاتوو شنیار وشیار کۆمەڵناس. زۆر سپاس دەکەم جەنابیست بەخێربێت. سپاس دەکەم بەڕێزی. شنیار خان وەکو کۆمەڵناسێک کۆمەڵگەی ئێمە مناڵەکانمان ئامێری زیرەک و سۆشیال میدیا زۆر بەکارێنیا نۆرماڵ بەکارێنن. کاک سۆران پرسیارەکە زۆر جوان بوو. مێژووی ئامێرە زیرەکەکان مێژوویەکی هێندە کۆنی نییە تاواکو لە کۆنەوە باس بکرێ، بەڵام بە شێوازێکی گشتی ئەو کێشە و گرفتەی کە دروستێکە هی ئەوەیە کە هی سەردەمی ئێستا باشە. ینی ئێستا ئێمە خاڵە نەرێنی و ئەرێنیەکان بەگشتی کە باس ئەکرێت لە مناڵە ئایا ئەم ئامێرە زیرەکانەی کە بەکارە یعنی ئایپادا مۆبایل لە شاشەی تیڤە یاخود لاپتۆپە کە بەکاری ئەهێنێ ئەبێ ئەوە ڕوون ببێتەوە لایەنە ئەرێنەکەی زیاترەیە خۆ نەرێنەکەی کێشەکە لەوانەیە کە ئەم مناڵە بەکاری ئەهێنێ کێشەکە لەوایە چ ماوەیەک بەکاری هێنێ چەندە ئەخانێ چەند سەعات ئەخانێ کێشەکە لە ماوەکەیاتی حتمەن کێشەکە لە ماوەی بەکارهێنانەکەیەتی مناڵی وا هەیە 12 سعات مناڵی وا هەیە 10 سعات بە دیار ئایپاد و مۆبایلێکەوە کە زۆربەی کات من اختصاصی پەروەردەیم هەیە لە مناڵە یاخود کە لە دایانگای کارم کردووە ئەبینم زۆر مناڵ هەیە کە دایکەکەی وتومە هاتوون بەلای ئێمە باشە تستی مناڵەکەمان کردووە تومانە خاتون ئەم مناڵە هەست ناکەی کە بارودۆخێکی هەبێ خۆی بۆ ئێمە باس ئەکا ئەڵێ ئەم مناڵی من لە تەمەنی 6 مانگیەوە ئایپادم بۆ بەکارهێنا و یاومەتە دەستی بەڵێ 6 مانگی ڕێک ئایپاد ئێستا ینی ئەڵێ من هیچ چارەسەرێکم نەماوە تەنانەت ئەگەر بشکوژرێم و تەلاقیش بدرێم لەسەر ئەم کەیسە زۆر ئاساییە بەلامەوە لەبەرەوەی من خۆم هۆکار بووم بۆ ئەوەی کە ئەم مناڵەی من تووشی ئەم حاڵەتە بێت کە حاڵەتی دواکەوتنی ژیری توش بووە حاڵەتی قسە نەکردن و کەمی ئاخاوتنی هەیە ناتوانێت دەربڕین بکا بۆ بەرامبەرەکەی جاری وایە کە لەناو کۆمەڵێکە تێکەڵ ئەبێ ناتوانێت هاوڕێتی و ئیلاقات دروستکە باشە یانی ئەمە یەکێکە لەو خاڵە گرنگانەی کە باس ئەکرێ کێشەکە لە جۆری بەکارهێنانەکەیەتی ماوەی بەکارهێنانەکەی لە چ تەمەنەکەیە ئێمە خاستن کە باسی تەمەنی دایانگە ئەەکەم چونکە دایانگە تەمەنێکی هەستیارە تۆ لە مناڵی و کەسایەتی مناڵی پێ ئاشنا ئەەکەی بەڕاستی ئەگەر بناغەکەت باش نەبوو ئەوە حتمما لە باخچەیە لە قوتابخانەیە ناتوانانی کۆنتترۆلی مناڵەکە بکەیت بەڕاستی ینی بۆ خودی دایک و باوک ئەگەڕێتەوە کە چۆن مناڵەکەیان پەروەردە ئەکەن لەوەی چ کاتێک ئایپاد و لە چ تەمەنێکە ئایپاد ئەیەنە دەستی مناڵەکانیان. شازوان خان هۆکار چییە هەندێک لە دایکان و باوکان زوو ئایپاد بۆ مناڵەکانەکردن یاخۆ تەلەفۆنیشان بۆکردن سمارتفۆنێک بڵین دێنە دەست مناڵەکان بۆی خۆیان مەشغوڵکەن هۆکارەکەی چیەوە؟ بەڵێ ئەمە ئەگەڕینەوە بۆ کۆمەڵک هۆکار کاک سۆران. هۆکاری یەکەم بەداخەوە ناهۆشیاری دایک و باوکەکانە کە چونکە ئێمە ئەگەر بخوێنینەوە لەسەر ئەم بابەتە بۆمان دەڕەکەوێت نابێ مناڵ بە هیچ جۆرێک پێش تەمەنی 2 ساڵ هیچ ئامێرێکی زیرەکی پێ بدرێت تەنانەت نابێ هی دایک و باوکیشی سیر بکات بۆ کەمترین کاتیش چونکە پێش تەمەنی 2 ساڵ بە هیچ شوێ ئەمانی بابەتێکی قەدەغێ بۆ مناڵ لە بروی ئەو زەرەری کە لێ ئەیە بە 10 ساڵ کارکردن نایێتەوە حەدی ئاسایی خۆی. ئەمە ئەو دووەم هۆکار کە زۆر پێیان ئەدرێت بەداخەوە کەمی کاتی دایک و باوکە بۆ منداڵ سەرقاڵە مەشغوڵە بەرگەی گریانی ناگرێت تاقەتی کات بەسەربردنی نیە لەگەڵیا ئەم ئامێرە پێی ئەدات وەکو مەشغوڵکردنێک وەکو لە کۆڵخستنەوەیەک. باشەی ئەوە نییە ئێمەش دایکان و باوکان یعنی خۆمان بڵین زیاتر زۆر ئالوودەی سمارتفۆنەکانمان بووین ئامێرە زیرەکانمان بووین بڵین لە تەلەفۆن و لە ئایپاد و لە زۆر ئالوودەی سۆشیال میدیاین. بەڵێ هۆکارێکی سەرەکیە بە دڵنیاییەوە من کە ئەڵم کاتی نییە بۆ مناڵەکەی مانەوە کاتی لە شتێکی ترا بەسەرەبات ینی لەبەرەوەی مناڵەکە ئەبینە بەردەوام دایک و باوکەکە پێێتی ئەمیش زۆر بەکارێنێت دیراسەکان ئەویان سەلماندووە کە ئەو دایک و باوکانی زۆر بەکارێنن ڕێژەکەی ئەو مناڵانی کە زۆر بەکارێنن زیاتر لەو مناڵانی کە دایک و باوکیان کەمتر بەکارێنن یا هەر بەکارنیانن. باشە کۆمەلگای ئێمە یعنی لە ئاستێکی نۆرماڵایە وەکو کۆمەلگەکانی دنیا یاخود ئێمە زیاتر
ئەو دیاردەیە هەیە یاخود کەمترە وەکو ئەگەر کۆمەڵناسێک باسی کرد. ئەمە لە کۆمەڵگەیەکەوە بۆ کۆمەڵگەیەکی تر حتمما فەرقەکە بەڵام ئێمە بەگشتی کە باسی کۆمەڵگەی خۆمان ئەەکەین بەڕاستی ئەو کەیسانە کە ئێنە لای ئێمە پێش تەمەنی 4 ساڵ حتمما زۆرە ینی دانەودوان نیە دەن نیە تاواکو بتوانانی بەو شێوازە باسێکی ڕێژەیی بۆ بکەیت و ئامارێک وەرگری بەڕاستی ئەو کەیسانە کە یەنە لای ئەمە ئەمەنە زۆرە کێشەکانی مناڵەکە ئەمەنە زۆر بەهۆی ئایپاد و بەکارهێنانی موبایلەکەیەوە کە دایکی بەهۆی هەر مەشغوڵیەک و سەرقاڵیەکی بێ لە بواری ڕۆژانەیە یعنی وا ناکات کە ئەمە بڵێن ئاستێکی دیاریکراوی بۆ دابنین لە ئامار بەڕاستی بەڵام بە گوێرەی ئەو زانیاریانەی کە من هەمە لەم بوارەیە حتمما لە کۆمەڵگە ئێمە زۆرە بەڕاستی خاوەن پێداویستی تایبەت یاوە خۆت ئەوانەی کە تووشی ئۆتیزمە بەنیان ADHD بن هۆکارەکەی تا ڕادەیەک بۆ ئایپاد و موبایل و شاشە ئەلکترۆنیەکان ئەگرێتەوە لە تەمەنی پێش 2 ساڵە واتە پێش تەمەنی وادەی خۆی. زۆر باشە ئێمە ڕای هەندێک لە خۆشیستانمان وەرگرتووە سەبارەت بوو بابەتە پێکەوە تەماشایەکەی لەگەڵ بینەرە خۆشویستەکانمان و دوایی دەگەڕێنەوە گفتوگۆکە بەردەوامەکەین فەرموو. ئەب ئۆمێرە ئەم هێشتا زیبی ڕاستی بێنە ناف مۆڵەنمەدا چونکە ئەم نەشێن هێشتا بشێن وێ ئۆمێریک کۆنتڕۆلکەن ینی باشی و خراپێت وێ ئەم نەشێنە کۆنتڕۆلکەن مانی ئەوە نەک ئاریشەکە و بژنیا کوردەواریە ئەو منتیقەت کوردۆ دا تشتەیە هەی بەلکو هەر ئاریشەکە جیهانیە ینی خەڵک هەمی نالینێت سەبەبی وان زەرەرێت وان ئۆمێرانە ڕاستی تایبەتی موبایل کو زۆرە خراپە ڕاستی دەستی بچیکا دابێت و بکار بینن. ئەگەر بزانم مناڵەکەم پێویستی بە بابەتێکە ئەلکترۆنی بێ یاخود غێری ئەلکترۆنی بێت بۆی دابینەکەم بەڵام ئەگەر بزانم بابەتێکە کە ئەو حەزی لێتی و پێویستی نیە یاخود زیانی لێە ئامادەنیم بۆی دابین بکەم. زۆر گرنگی پێدەم بۆیان دابینەکەی تا ئیمکانات بێ بۆیان دابینەکەم. بەڕاستی ئەوڕۆ کۆنتترۆل ناکرێتن ئەوجا لە ڕووی ئەتەرنێت لە ڕووی موبایل لە ڕووی فەیسبوک ئەوانە هەر هەمووی لە ئەوەی سۆسیال میدیای بەڕاستی هیچ ئەوڕۆ لە کاتی قوتابخانەی حەقی وایە هیچ قوتابیەک ئەتەرنێت و ئەو شتانە بەکار نینیتن بەڕاستی زۆر بە خراپەشن بەسەدا دەشتێت و بەرێ و زائید کۆنتترۆلەکەشمان پێ ناکرێتن. زێدەباری هەندێ دایک یان باب ئەڤڕۆکە جێ هەندێک و فێرە نوویسین بکات یان فێرە وێنەکێشان بکات یان فێرە هەر شتێکی دیکە بکات دە ئایپاتێ ئەن لاپتۆپێ دەستینێتن ئەن دە موبایلی دەستێنێتن تاکو مژیل ببیتن بەس بێدەنگ ببیت. دایکیان باب ئەوی ئەمێرە زیرەک بدات ئەوی زەروکە بەسدا بێدەنگ ببیت بەسدا پێ مژیل ببیت نەکو بۆ بکارئینانە مفێ دەبینین دەمێ ئەف زەروکە بێ ئاگاداری بێ چاودێریکردن وی ئەمێرە زیرەک دەمێ بکارتین کاریگەری ئەرسەر مێشکەوی دکات لایەنی دەرونی و تووشی نەخۆشیێن دەرونی دەبیت. بەڵێ شاجوان خان دایکان و باوکانی ئێمە هەندێک جار بڵین ناحەقیان نییە وەکو شتێک ئەگەر مناڵەکەت داوای ئایپادێک بکە هەموو مناڵەکانی تر پێیانە یعنی ئەگەر بۆ مناڵەکەتی نەکری هەستەکەی تۆش وەکو تەقسیریەک غەدرێکە کردووە لە مناڵەکەت ئەبێ بۆی بکڕی ینی چارە نییە ئەوە بۆ بەشێک لە کەڵچەری ئێمە بۆ بەشێک لە پێداویستی کۆمەڵگە و بەعام سەردەم ئەتوانین بڵین بەڵام ئەگەر هات و تەمەنەکەی 2 ساڵەکەی تەواو کرد دواتر ئەبێت ئەگەر بۆت کڕی ئەتوانین بۆی بکڕیت بەڵام چۆن کۆنتترۆلی بکەیت نەک بە شێوەیەکی ئەشوایی پێی بدەیت کاتێکی زۆر پێی بێت و نەزانی خەریکی چێتیایە بەردەوام ئەبێ دایک و باوک چاودێری ئەوە بکات کە ئایا مناڵەکەی لە ئایپادا لە موبایلە سەری چیەکات ئەمە شتێکی زۆر لەگلاکەرەوەیە کە ناتوانانی وازی لەبێنیت تو دەست بەرداری بیت بۆ خۆی سەری چیەکات بیکات و کاتەکەی دیاری بکەیت دوای تەمەنی 2 ساڵ ئەگەر هاتوو ڕێگەی پێ بدرێت کاتی تەمەنی مناڵەکەت یاخود کاتی ئەو کاتێک کە ئەبێ ئایپادەکەی هەردووکی پێمە ئوتمان تا 2 ساڵ نابێ بەکاری بێنین دوای 2 ساڵ ئەگەر مناڵێک ئایپادی هەبێت ئەتوانرێت ڕۆژانە سەعاتێک بەکاری بێنی ئەگەر سەعاتەکە پچڕ بێ زۆر باشترە بەڵام لەوە زیاتر دووبارە زیانی گەورەی لێات و هەروەها ئەوەی کە گرنگترە لەمە ئەوەیە کە ئاگادار بی سەیری چیەکات حەزی لە چیاریە کە ئایا ئەو یاریە بۆ تەمەنی ئەو گونجاو نییە لە یوتیوب سەیری چیەکات بەردەوام دایک و باوک بێ بە دووەداچوونی زۆر بوو بۆ ئەم بابەتە بکات. هەندێک لە کۆمپانیا ئینتەرنێتەکان پاکێجیان هەیە بۆ پاکێجی خێزان یعنی ئەمە بۆ مناڵ هەندێ
شت هەندێ پیج و ئەوانە هەیە بە سانسۆرێک وەکو ئەخرێتە سەری ئایا ئەوە ضرورە بۆ مناڵەکان بە دڵنیاییەوە زۆر زەرورە بەڵام سەر ڕایەوەی کە ئەوەشت بەکارهێنا هەر ئەبێت دووبار دایک و باوک ئاگادار بێت کە ئەو مناڵەکەی لە ئایپادەکە سێری چیەکە بۆ منە هەندێک کات ئاسایی ئەگەر دایکەکە لەگەڵ مناڵەکە بڵێ با پێک یاری بکەین بزانێ ئەم یاری ئاەتون دوتیژی تایە ئایا کۆمەڵی ڕفتاری تایە کە ئەم مناڵە بەلاڕێیا بەرێت بۆی ئاگادار بێ مناڵەکەی حەزی لە چییە سەری چیەکە چکە هەموو ئەوانەی کە سێری ئەکا وەری ئەگرێت دواتر دووبارەی ئەکاتەوە دواتر ڕەشکردنەوەی لە مێشکی مناڵە زۆر قورسە کاری زۆریە بۆیە پێشتر وەری ئەگرێت و کارکردن دواتر بە ئیشکەی لەسەر سڕینەوەی بۆیە پێشتر دەست پێشخەری بکەیت و ئاگاد لێ بێ زۆر باشترە زۆر ڕاستە شنیارخان کاتی ئێمە بێگومان ئەو شتانە نەبوو ئینتەرنێت نەبوو نەک هەر ئامێری زیرەک ئەچینە دەرێ بۆ کۆڵان یاری ئەکتیڤیتیمان هەبوو یعنی یاری جەستە هیلاکە بوو ماندوو و فوتبۆڵێ نەکرا بۆ نمونە ئەمە کۆمەڵی یاریتر هەبوو کە ئێوە ڕۆناکەم بیزانن بەڵاموانەی جیلی من ئەزانن هەلوکێن و پێنج بەردی و نازان مەحەل لە بیشکێنەوە ئەو شتانە بوو ئێستا کە مناڵ خەریکی ئامێری زیرەکە زیاتر گۆشەگیرە بە تەنایە خۆی و شاشەکە کۆنتاکتی نییە لەگەڵ مناڵی تر جەستەی زۆر ناجوڵێ ماندوو نابێ ئایا ئەمانە ئەبێ دایکان و باوکان چی بکەن بۆی تۆزێ مناڵەکان بێنەوە ناو یاری و لەشیان بجوڵێ و تەندروستیان باشتر بێت یەکەم خاڵ ئەوەیە کە تۆ بتانی جڵی ئەم بابگرە بابەتە بکەیتە ئەستۆی خۆتەوە کە وەکو دایک و باوکێکی ئەوەیە پێش هەموو شتێتەوە خۆت ڕۆشن بیرکەیت و خۆت هۆشیارکەیتەوە بخوێنیتەوە لەسەری باشە بخوێنیتەوە بڵێ ینی بتانی بگەیتە ئەو ئاستەی مناڵ چیە دنیای مناڵ چیە پێویستی بە چییە کە تۆ خۆت هۆشیار کردەوە حتمما ئەتوانی مناڵێکیش هۆشیارکەیتەوە بەڵام کە تۆ خۆت وان نەبوویت خۆت بەکارت هێنا گوێت پێنەیە مناڵێکی وەکو تۆ ئەکات و لاسایی ئەکاتەوە باشە ئەمە یەکەم خاڵ دووەم خاڵ تۆ ئەتوانی وای لێ بکەی کۆمەڵایەتی ببێ چۆن کۆمەڵایەتی ببێ لەگەڵ خۆتا بێ بۆ نمونە کاتێک ئەیتە ماڵە و ئەو پەڕی هیلاکەتیە و بێتاقەتیە بەڵام کاتێکی بۆ تەرخام کە ئەو کاتی کە تۆ ئەزانی دەست بۆ ئایپادەکە ئەبا یەکسەر ڕاستەخۆ مەچۆ لەیسەنە باشە شتێکی تری بخەرە بەردەست بۆ نمونە سیارەیەکە لە ئابەیەکە خێتە بەردەستی بڵێ ئادەی وەرە کوڕم بە هەڵی وەشێنیت بێکەوە بزانین چییە ئەمە باشە بزانین ناوەکەی چیتیە ئۆتۆماتیکیە مناڵە خەیاڵی لای ئایپادەکە ئەڕوە خەیاڵی شتێکی تر سەرنج ڕاکێشکەی لای بیستە بێت یعنی یەکسەر سەرنجی ڕائەکێشی تۆ ئەمە ئۆتۆماتیکی وا ئەکەی لەم ئایپاد و مۆبایلە دوورکەوێتەوە بەڕاستی سێم خاڵ ئەوەیە تۆ کاتێک بۆ نمونە ئەم مناڵە ئەوێ بەکاری بێنێ کاتێک کاتی میوانیە هی ئەوە نییە مناڵەکەت بەکاری بێنێ کاتی سەیرانە هی ئەوە نییە مناڵەکەت بەکاری بێنێ یاخود گرنگترین خاڵکە باس ئەکرێ کاتی ناخواردنە کە لە زۆر سفرەی ماڵەکانە ئەبینی لە کاتی ناخواردنەکە کەچەکەی بەدەمەوە جاریوای بابەلوتی مناڵەکە ناتوانێت بەجددی ناتوانێت جڵی خۆی بکرێتە دەستەیە کە ئایپاد مناڵ ئەو من ملاحظەیەم کردو مناڵ لە کاتی ناخواردنە ئایپادێکی پێ بە سێریشتکە زۆر باشەخوا ئاخرزانی بۆچی زۆر باش ئەخوا لەبەرەوەی یەکەم جارویان فێر کردووە ئۆتۆماتیکی لە تەمەنی 6 مانگی بۆ ساڵ بۆ 2 ساڵ یایەتێ بەردەستی حتمما منی ژەروا بم حتمما هەروە گەورە ئەبم و داوای ئەەکەم و بیان و ئەگرم تۆ لەم کاتەیە چی بکەی باشە باشترین شت ئەوەی بۆ نمونە چاڵنجێ بکەن بە یەکەوە پێش ناخواردنەکە سنووقێک دانێ سنووق قەچێکە با سنووقەکە خۆی ناوی لێ بنێ باشە ناوێکی جوان و شێوازێکی مناڵانە هەمومان و بایلەکە ئەخێنە ناو سنووقەکەەوە باشە هەتاکەی هەتا نان ئەخۆین پێش بڕکێ بکە لەسەری مشکلەوەی دایک و باوکان خۆیان ناتوانێت ناتوانێت ڕاستەکەی من یەکەم خاڵ چیم فەرموو بە بەڕێزە وتم ئەبێ دایک و باو خۆی هۆشیارکاتەوە کە تۆ خۆت هۆشیار کردەوە مناڵەکەش هۆشیارەکەیتەوە بەس کە تۆ خۆت نەتوانی کۆنتترۆلی خۆت بکەیت و تۆ لەسەر ناخواردن و لە کاتێکا کە کاتی میوانیە پێت بوو مناڵیش وەکو تۆکە یان بەدزیتەوە بەکارێنێ ئەچێتە سوچێکەوە بەکارێنێ یعنی ئەمە باشترین چاڵنجە بۆ نمونە تۆ لە کاتی ناخواردنا ئەم چاڵنجە ئەەکەی لەگەڵ ئەم مناڵەیە لە بەرامبەر شتێکی بەرە بڵێ ئەفرم تۆ مادام وات کرد ئەمە وەکو بابەتی ئەوە نیە هەموو جارێ بەم شێوازە دووبارە بێتەوە بەڵام تۆ هەدەیەکی پێشکەشەکە یان وشەیەکی خۆشەویستی پێشکەش ئەەکەی ئەمەش چییە وا لە مناڵەکە ئەکا حتمما بەکارینێنێ لە کاتە گرنگەکانە و لە بۆنە گرنگەکانە بەڕاستی یعنی من زۆر کات بینیمە لە ماڵانە هەمووی خەریکی ئایپاد و موبایلەکەی بووە و بڕاتە بێ ئاوا بە ڕیز دانیشتون
مناڵەکەش لە سوچەکە بە تەنە دانیشی نازانی سێری چیەکە سانسۆرێکی لەسەر نیە قسەی نەشیا فێرە بێ فێری پۆپجیە بێ فێری یاری نەخوازرا ئەبێ ڕیکلاماتی ناشین و قسەی ناشینیەتە سەر شاشەکە حتمما هەردووبارەیە کاتەوە فێرە بێت و دووەم شتیش لەگەڵ مناڵەکانی ترایە خۆ لە دایانگاکەیە لە باخچەکە بەکارێنێ تووشی تونند و تیژی ئەبێت بەڕاستی کە لەگە مناڵی ترا بەکارێنێ ئازیەتە و ئازار و قسەی ناشینی ئەی پێ باشە هەندێک ئەوەی مناڵ کە زیاتر خەریکی شاشەکە بێکە لە بەردەمیایەتی ئەوە واناکە کە مناڵەکە مەسەلەن نەتوانێت هەڵسوکەوت لەگەڵ مناڵێکی ڕەفیقی هاوتەمەنیە. گرنگترین شت ئەوەیە کە تۆ ینی بۆ منە کاتێک ئەم ئایپادە ڕاستەوخۆ ئەم مناڵە فۆکسی ئەچێتە سەر شاشەکە باشە چواردەوری خۆی نبینێ نازە جاری وایە بانیەکەی دەجار بانیەکەی جواب بدنێتەوە ئاورد بۆ نایێتەوە جاری وایە مناڵەکەی ڕەفیقی باشیان خزمەکەی ئێت بۆ لای ئەڵێ با ئەو یاری بکەین نایکا بۆ ئەم خاڵی لای ئەوە ینی لە ڕووی کۆمەڵایەتی و ئەم مناڵە دا ئەبڕێت لە دنیای مناڵی خۆی و دنیایکی تایبەت بخۆی دنیایەکی خەیاڵی لەگەڵ دنیایکی واقعات تێکەڵی ئەکات و لە ئایپادەکە جێگەی ئەکاتەوە. زۆر باشە. شازوان خان ئەو کاتانەی کە بۆ نمونە شتێک هەیە بڵین بەسەلەن مناڵێک لە 2 ساڵی یاخود لە 3 ساڵی ئەبێ ئەمگە کات ئایپاد بەکاربێنەیە لە 5 ساڵی ئەبێ ئەو شتی وا هەیە یاخود هەتا کەمتر بێ باشترە هەتا کەمتر بێت باشترە بەڵام تا تەمەنی 6 ساڵ نابێت لە سەعات زیاتر بێت کە لە سەعات زیاتر بوو ئەم مناڵە بەتەواوەتی لە کۆمەڵگەدا ئەبڕێت ئەکەوێت ناو دنیا زۆر کات مناڵ کاکسۆران تووشی دنیای فەنتازیە بێت ئەو نەسەیری ئایپادی کردووە کۆمەڵی بەرنامە و یاری و شتی تیا بووە لە واقعدا بڕاوە تۆزە قورسە بیهێن تۆ ناو کۆمەڵگە بۆیە کە زۆر بەکاری هێنا پێی ڕفتاری کۆمەڵایەتی نابێت لە مەکتەب بەڵکە قوتابەکانی ترا ناگونجێت لە خوێندن دوا ئەکەوێت کە زۆر بەکاری هێنا تووشی گەشەی جەستەیی ئەبێت هۆرمۆنەکانی مێشکی بەتەواو ڕێژەی ئاسایی خۆیان لە کاتی خۆیانە دەردایان نابێت بەم شێوازە مناڵەکە ئەتوانین بڵین لە مناڵێکی ئاسایی و ئەبێتە مناڵێکی نە ئاسایی پێویستی بە چارەسەرە بێت بۆیە تاکەمتر بێ کاتەکەی بە دڵنیایی و مناڵەکە سەلامەترە بێت. باشە شازوانخان یعنی ئێمە زۆر باسی لایەنە نەرێنیەکەمان کرد بەس ئایا لایەنێکی ئەرێنی نییە من هەندێک مناڵم بینیەوە بۆ نمونە فێری زمانی ئینگلیزی بوون ڕێی ئەو ئامێرە زیرەکانەوە فێری هەندێک چالاکی وەرزشی بوون فێری ئەو بۆ نمونە لە ڕێی یوتیوب و فێری بەکارهێنانی چەند ئامێریە بوون کە سوودی هەیە لە لایەنەکانی ژیان فێریەوە بوون کتێب خوێنەوە یعنی لایەنی ئەرێنیشی هەیە بەس ئەکید لایەنی ئەرێنی هەیە بەڵام بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە لایەنە نەرێنەکە ئەوەنە زۆر بووە زۆر بەکەمی ئێمە لایەن ئەرێنەکە بینین لەبەرەوەی بە شێوەیەکی بربڵاو بەکارهێنرێت بە شێوەیەکی عەشوایی بەکارهێنێت بە تاکید مناڵ هەیە فێری زمانی تر بووە تەنها لە ڕێگەی ئایپادەوە فێری کۆمەڵێک چالاکی و یاری بووە ینی مەسەرەن بابەتی بیرکاری و با کۆمەڵێک پشتی وردەکاری کە لە کچە بچووکەکانمان فێری ئەوە بوون مەسەلەن دروستکردنی بازگومکە و بەدڵنیاییەوە بە سوودی خۆی ئەبێت ئەگەر لە کاتی بە ڕێژەی خۆی بەکاربێنێ بەڵام بەداخەوە جاری وهەیە مناڵەکە ئەو نە بە بچووکی سەیری ئایپادی کردووە فێری ئینگلیزی بۆ بەڵام کوردی نازانێت حاڵتی وامان هەبووە یەک کەلیمە کوردی ناتوانێت قسەت لەگەڵا بکات یعنی فێری ئینگلیزیکی باش بووە بەڵام کوردی ناتوانێت هەر نازانێت لە کاتی چکە گەشەی لە کاتی خۆیان نەکردووە تێکەڵ بە کۆمەڵگە نەبووە دایک و باوکی قسەیان لەگەڵ نەکردووە تێکەڵ بە مناڵی کورد نەبووە بەردەوام لە بەردەم شاشەیەکە بوو ئەم شاشەش بە ئینگلیزی قسەی کردووە بۆی کەواتەم چی فێرە بێت زمانی ئینگلیزی فێرە بێت کە ئەڕاتە قوتابخانە سێرەکە ژنگەیەکی ترە دنیایەکی ترە ئەم زمانە لێرە ناڕوات پێویستی بە کوردیە ناتوانێت یاری بکات توانای خۆگونجاندنی نییە یاریەکان فێر نەبووە بەشێک کێشەمان ئەوەی هەیە مناڵ نازانێت یاری بکات بۆ ئەمە کۆمەڵێ مناڵ سیرەکەی ڕاوڕاوێنەکەن چاوشارکیەکە ئەو نازانێمە چییە دا بڕاوە لەم دنیاە لەم کۆمەڵگە ڕاستەقینەیە. زۆر باشە ئێمە کەواتە ئەبێ گەورەکان جارێ خۆیان چکە مناڵ کە مناڵەت ئەوەی کە بۆی ئەەکەی ئەوەی کێخیتە بەردەسی هیچ قووەتیشی نییە خۆی بتوانێت مەسا ئایپادێ بکڕێ یعنی کێشەکە لای ئێمە گەورەکانن جارێ ئێبێ ئێمە ئەوە بزانین کە مەترسی ئەم جۆرە هەڵسوکەوتە لەگەڵ مناڵە چەند خەتەرە جەنابەت دوتت ئەبێ ئێمە خۆمان ڕۆشن بیرکەین بخوێنینەوە لەسەرەوە یعنی لە جیاتی ئەوەی کە فێربین چۆن مناڵێ بەخێ بکەین چۆن شیرەکەی بۆ دروستکەین و چۆن پاشی بکەینەوە چۆن پاگڕایگرین وانە ئەبێ فێریەوە بین یەکەم جار چۆن تاموری لەگەڵا بکەینەوە نییە زۆر ڕاستە من هەموو جارێ ئەڵێم پەروەردە
پەروەردەکردن زۆر جارە جیاوازە لە سەرپەرشتیکردن حتمما سەرپەرشتیکردن خواردنە شوێنی حەوانە ئاسایشی ماڵەکەیە کە بۆ مناڵەکەی دابینەکەی بەڵام پەروەردەکردنەکە پێش سەرپەرشتیکردنەوە تەسەورکە کە تۆ نەتوانی پەروەردەیەکی دروستی بکەیت تەنیا سەرپەرشتیکردنەکە مناڵێکی باشی بۆ بەرهەم ناهێنێ بۆ کۆمەڵگا دایک و باوک زۆر ئەساسە لە چونکە هەمیشە ئەڵێن دایک و باوک یەکەم دەستگای پەروەردەیە بۆ خێزان بۆ مناڵ بۆ تاوەکو گەشەی بکات و گەورە بێ بەڵام من دایمە فۆکسە خەمە سەر تەمەنی دەیانگا حتمما چونکە کەسایەتی مناڵە کووتمانە تەمەنی دەیانگەوە دروست ئەبێ کە تۆ لەم تەمەنەیە من مۆبایلەکەت یا بەدەست مناڵەکەت چاوەڕی ئەوە مەکە لە گەورەترا بە قسەت کات و گۆڕایڵت بێ ناڵێم کە ئەڵم گۆڕایڵ مەبەستمەوە نیە وەکو ئالەتێک بۆ دەستەوە بجوڵێتەوە بەڵام لانی کەم نازانێ باش و خراپی خۆی چیە پێی هەزم ناکرێت پێی قورسە بەڵام کە تۆ لە دەمەنی دەیانگەوە ڕاتهێنا غەڵەتەکانت پێپشانما بۆ نمونە تۆ ناتوانێت بە ئامۆژگاری وا لە مناڵەکە بکەی ئەم مناڵە ڕەفتاری باش ببێ تەمەنی دایانگەی هی ئەوە نییە تۆ ئەتوانین لە ڕێگەی چیرۆکەوە کاریگەرترین هۆکارە بوو ئەوەی کە تۆ دەستنیشانی هەڵی مناڵێک بکەی هەموو جارە فۆکسم خسۆتە سەر چیرۆک بۆ مناڵ بەڕاستی زۆر کاریگەرە ڕەنگە بەجارێ دوانسییان چوار تێناگان ئێستا هەر لە ناو ئایپاد لە ناو ئەو لە سوۆشیال میدیا هەندێک چیرۆک هەیە بە وێنە بە مۆسیقا بە دەنگ بە ڤیددیوی جوان کراوە هەممان چیرۆکیشە یعنی چۆن وا لەو مناڵە بکەی جۆ لە تۆ بگرێ لە چیرۆکێکە جاری وایە بیریشتە چێتەوە لە نیوی چیرۆکە یاخود وانە بەڕاستی سەختە ویشەش زۆر سەختە کاک سۆران بەڵام تۆ ئەگەر پەروەردەکار بیت و دایک بیت و باوک بیت بە مانای ئەوەی کە پەروەردەکاری تۆ ئەبێت چیرۆکی داهێنەرانە دروستکەی بۆ مناڵەکە مەرجیە تۆ کتێ بگری بەدەستەوە چیرۆکەکەی بۆ بخوێنیتەوە بڵێ مۆبایل وایە و ئایپاد وایە ئەوە نا تۆ خۆ چیرۆکەکە دابێنە من لە بڕگێکە ئاماژەم بۆ کرد کە بەرکۆشەکەم حازر کرد و وشتێکم پێوە کردو بۆ نمونە سێوێک بوو پێڵاوەکانی خۆی بوو یا خودت ئەو پێداویستیانەی کە پێویستێتی مناڵەکە باشە بۆ ئەوەی سەرنج بچێتە سەر ئەم ورچەی کە هەیە باشە یعنی لەم ڕێگەیەوە وا لە مناڵەکەی سەرنج بۆ لای خۆت ڕاکێشی وا لە مناڵەکەی سەرنج بۆ لای چیرۆکەکە ڕابکێشی یعنی تۆ لەم ڕێگانەوە ئەتوانی وا لە مناڵ بکەی ئەگنا تۆ دائنیشی لەگەڵ یان لە کاتی پێش ئەوەی بخەوێت تۆ دائنیشی ئەڵێ وای کرد و ورچەکە وای کرد و سمۆرەکە وای کرد نا تێناگا تۆ ئەبێ شێوازی داهێنەرانەت بهێنی بۆ مناڵ بەڕاستی یا خۆت تۆ خۆت پرسیاری لێ بکەی بڵی ئادێ تۆ ئەتوانی چیرۆکێکم بۆ بگەڕیتەوە مێشکی مەشغوڵکە باوا بکە بیر کاتەوە پرسیار دروستکە وەڵام باتەوە حتمما وەڵامت دەیاتەوە من مناڵی دایانگە بۆ تەمەنی 3 ساڵ بووە ئەوتێتی مامۆستا شنیار من نەتوانم چیرۆکێ بڵێم من نەتوانم چیرۆکە بخوێنەوە هەتا کۆتایی گوێم لە چیرۆکەکەی گرتووە زۆر جوان و دروست بووە چونکە ئەزانم پەروەردەی خێزانەکەی بەو شێوازە دروستە بووە کە من ینی ئاماژەم پێکرد بەڕاستی بە شێوازێکی داهێنەرانە بووە لە ڕێگەی چیرۆکەوە بوو ینی چیرۆک یەکەم هەنگاوی پەروەردەکردنی مناڵە بۆ دەستنیشانکردنی کێشەکانی و هەر کێشەیەکی کە هەیەی شاجوان هەندێ یاری هەبوو ماوەیەکی زۆر بەناوبانگ بوو ئەو پۆبجی و شتیوا بوو ینی یارەکە زیاتر زۆر تند و تیژیتیا بوو کوشتن و ئەوانە ئایا سە و یاری هەیە یاخۆ دیاری تر هەیە و کاریگەری لەسەر گەنجەکانمان بە تایبەتی کوڕەکانمان چۆنە؟ پێم وابە ئێستش بە هەمان پیۆی پێشتر هەیە و بەکارهێنەرێکی زۆریشی هەیە بەداخەوە لەو بەکارهێنەرەکانیشە مناڵی زۆری تایە کە ئەمە بۆتە هۆکاری شەڕەنگێزبوونی چینێکمان جا مناڵ بێت یان هەرزەکار بێت و کۆمەڵێک بەرنامەی تر کە بە هەمان شێوە مناڵ فێری شەڕەکان یان دیمەنی تونوتیژی تێدایە مناڵ ئەم تونوتیژە وەرئەگرێت دواتر لە ناو کۆمەڵگەیە لە ناو مناڵی ترە بەکارێنێتەوە کە ئەمە زۆر کات کێشە بۆ مناڵەکە دروستەکە لە قوتابخانە لە ڕووی ژیری و دوا ئەکەوێت لە ڕووی زیرەکی و زیرەکی دا ئەبەزێت ئاگایی لە دەرزەکانی نامێنێت چکە تەرکیزی کەمە بێتەوە تووشی جۆرێکدا ڕفتاری نامۆ ئەبێ بەرامبەر بە خەڵکی کەوای لێ بێ بەڕاستی بەڵێ لێ بێ بەڕاستی و هەوڵای دووبارەی کاتەوە هەوڵای بزانێ ئەوەی کە لەوێ توانیوێتی ئەو ئەنجام با لێرە توانێت ئەنجامی بە لە ناو کۆمەڵگەیە لە ناو مناڵەکانی ترە دووبارەیە کاتەوە و کێشەی گەورە بە مناڵەکە دروستەکات ئێمە بە مناڵی کەسەی فیلمێکی ئەکشنمانە کرد بۆ نمونە جاکی شانەوەوانە دوای فیلمەکە یەکسەر حماسێکی دووبارەیەکەیتەوە ئینسان وەرگرە یەکسەر ئەو شتێک کە ئەیبینێ حەزەکە دووبارەی کاتەوە بزانێت توانای هەیە یان مێشک بەو جۆرەیە کە دیمەنێک وەرەگرێ هەوڵی دووبارەکردنەوەی ئەدات یعنی ئەوانەیە کە ئەو جۆرە یاریانەیە کە ئەبێ کۆنتترۆل کرێن بەڕاستی لەلایەن ئەیژەر لە تەمەنی مناڵیەوە زیاتر
جا هەندێک دایکان و باوکانی خۆیان حەزیان لەو زۆر کات بۆ گەورەش کێشە دروستەکە کاک سۆران یعنی چەنەها کەسی گەورە هەیە بەهۆیەوەی زۆر پۆبجی کردووە بە تەواوەتی خەوی تێک چووە ڕفتاری شێواوە تووشی کێشەی خێزانی بووە یعنی چەنە لەسەر مناڵەکە ئەو یاگەنە نەشیاون نەگونجاون بۆ مرۆڤ لە هەشتا منەکە ئەنجام بدرێت زیانێ بێ بەڵام تا مناڵتر بێ خراپترە ناتوانین بڵین گەورەکان سەلامەتن لەم مەترسیانە بە پێچەوانەوە زۆر کات کێشەی زۆر گەوریان بۆ خەڵکی دروست کردووە یعنی مناڵ و هەرزەکار کاریگەری زۆرتر لەسەری بەتەکیت زۆر زیاترە و پێویستە بەردەوام دایک و باوک ئاگاداری و بابەتە بن هەوڵی کۆنتترۆلکردنی بدەن چکە بۆی بیانێ مناڵێکی سەلامت پەروەردە بکەن و مرۆڤێکی ئاشتی خواز و تێگەشت و پێشکەش بە کۆمەڵگە بکەن پێویستە ئەم مرۆڤە دوور بێ لە دیمەنی تیژی جات لە فیلما بێت لە ناویاریە بێت لە هەر شتێکا بێت زەرەر و زیانی خۆی ئەگەێنێ بۆ ئینسان باشە جاران تەلەڤیزیۆن هەبوو ئێستش هەیە بڵێن بەڵام فامیلی دائنیش بە دیار شاشەی تیڤیەوە هەموو پێکەوە تەماشای درامایەک تەماشای شتێک مناڵان سەیری فیلم کارتۆنیانەکرد بڵێن ئێستا زیاتر بووە بە ئایپاد و تەلەفۆن بۆشی وای لێ هاتووە یعنی ئەو بە شاشەکە تەنها تێر ناخوا بڵێ من سەیری شاشەکە ئەەکەم پێداویستی تری هەیە ئەوێ هەتاوەکو ئاسانتر بەدەستەوە بگیرێ هەتاوەکو ئاسانتر بەکار بهێنرێ باشە ئەم تاقی کاتەوە بەکاری بهێنێ واتە ئێمە جاران ڕاستەکەی سێری تەلەڤیزیۆنمانە کرد چونکە تەنها هەر تیڤیەکان هەبوو باشە زیاتر تیڤیەکان هەبوو جا دایک و باوکی ژەڕ لە کزیکە مێزەبێت دایک و باوکی ژەڕ لە کزیکە حتمەن ئەمیژە چێتە سوچێکەوە بە تەنیا خەریکی ئەو بابەتە ئەبێ کە خۆی حەزی پێ ئەکات و دایک و باوکیش ئاگادار نین من هەموو جارێ ئەڵێم تۆ لە جاتی ئەوەی کە تۆ ئایپاد و مۆبایلەکەی بخەیتە بەردەست هەرچەنە تۆ سەرقاڵی کاری ڕۆژانەتی باشە کاتێکی کەمیش بۆ مناڵەکەت دابنێ یعنی بیبەرە دەرەوە تێکەڵاوی کۆمەڵایەتی بکە با یاری بکە شوێنی یاری یەک دنیا شوێنی یاری هەیە باشە لە سلێمانی یا لە شوێنەکانی ترا با بڕۆ دیاری بکە با بڕۆ گەشە بکە با بڕۆ لەگەڵ مناڵی ترا تێکەڵ بێ کۆمەڵایەتی دروستکە قسەکردنی باش ئەبێ ئاستی قسەکردنی تۆ بە دیار ئایپاد و مۆبایلەکەەوە دانیشتووە حتمما نەقسەت بۆ ئەکان نەجوابتەیاتەوە نەگوێت بۆ ئەگرێ چاوی کزە بێت فەقەراتی ملی ئەزەتی پێگا یعنی چەندین کێشە هەندێک جار هەیە مناڵ دوای تەمەنی 2 ساڵ تووشی ئێسکەنەرمە ئەبێ باشە بڕوا بکە یعنی توش بووە لای ئێمە و حاڵەتە ڕوویاوە بە بۆنەی چیەوە بووە کە دراسە کراوە براوە بۆ لای دکتۆرێکی دەرونی راپۆرتمان بۆ هاتوۆتەوە ئەڵێ تووشی ئێسکەنەرمە بۆ ئەم منە ئایپاد و مۆبایلی گرتۆ بەدەستەوە بۆچی وە ئەەکەی مناڵەکەت تووشی ئەو حاڵەتە بێ بەدەستی خۆ دوای لێ بکەیت کە بەڕاستی تووشی مردنی کتۆپڕی بکەیتەوە یعنی یەکێک لە هۆکارەکانی کە مناڵ تووشی مردنی لە کتۆپڕ ئەبێتەوە بەکارهێنانی ئایپاد و مۆبایلە بەکارهێنانی شاشەکانە هەندێ دایکان و باوکان هەن کاتیان نییە ینی لە ئیشن هەر دایک لە ئیشە باوک لە ئیشە دێتەوە هیلاک و ماندووە ئێوێ ها کەمێک کاتێکی بێ بۆ خۆی یعنی ئەوانیش حەق ناقیان نییە دایکان و باوکان سعات یا 2 سعات مناڵەکانیان بێدەنگە بن ئەوژی سراحەتێکا لە ماڵەوە وانی ئەوانیش حەقیان نییە باشە حەقیانە قسەکە دروستە جاریوا دایک و باوکەکە تا سعات 5 ئێوارە داوامیانەیە زۆر باشە تا ئێرە بەڵام کە تۆ ئەیتە ماڵەوە منداڵەکە لە دایانگەیە لە باخچی لە هەر شوێنەکە کە ئەی هێنیتەوە بۆ ماڵەوە ئەو چەند سعاتەکەمە بۆ نمونە سعات 7 9 باشە هەشتونی جاریوای مناڵ ئەخەوێ هەندێک لە دایک و باوک ئەیان خوێنن نۆ ئەیان خوێنن باشە یعنی ئەو مدەتەکەمە لە کاتی ناخواردنەوە هەتاوەکو کاتێک ئەخەوێت تۆ لەم کاتا لەگەڵ یابە دوای ئەو تۆ فرید باشیان ئەتوانی ئیسراحەتکەی ئەتوانی بۆ یعنی باشترین شت ئەوەیە مناڵان زوو بخەون بۆی تر کاتێکە بێ بۆ دایکان و حتمما ئەشتوانی بیانی لەو کاتە بە ئازادانە بەڵام تۆ مناڵەکەت هیچ گوێی پێ نایێت و سعات 7 ئەی خوێنیت و ناکری ئەم مناڵش پێویستی بە سۆز و خۆشەویستی تۆیە کێشەی گەورەی مناڵانی ئێمە ئەوەن کە ناخەون یعنی تا 12 شەو بەخەبەرن باشە کێ هۆکارە دایک و باوک هۆکاران ئێمەی پەروەردەکاران هۆکارین باشە قوتابخانەکەی باخچەکەی مامۆستاکەی ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە تی نەگەیانوە تۆ پێویستە ئەو کاتە بخەویت یعنی ئەو مناڵە هۆشیاری ئەوەی نییە کە ئەم بابەتە بۆ خۆی هەزم کات یەک دانەوەی بۆ بکات بڵێ گونجاوە من سعات 8 بخەوم ساعت 8 و نیو بخەوم کی ئەبێ فێری بکە ئێمە نین هەر دایک و باوکە حتمما هەر دایک و باوکی یعنی گەیشتینە ئەو خاڵە پیا و خۆی لێشەکە دەرنەگات دایک زیاتر بەخۆ هەردووکیان مناڵان هەردووکیان دایک و باوک پێویستە بەڕاستی لە بواری پەروەردەکردنە چونکە دایک هەندێک جار بەڕەحەمترە باشە بەس باوک
بالرحمة بێڕەحم باقسە ڕۆڵی گەورەیە، ڕۆڵی گەورەیە. بەڕاستی ڕۆڵێکی تایبەتی هەیە من ئەمە بۆ ناڵم بۆ شازوان خان کات و بڵێن جەو ئەتمۆسفێر دەورە بینێسە بۆ نمونە هاوینان زۆر گەرمە لای ئێمە منال ناتوانێت بچێت دەری هەتا شەو قەینا لەبەرەوەی کە عوتڵەیە شەوان تۆزە درەنگترە نونبانی مەکتەبیان نییە بەڵام ناچارن مناڵ شەو بچێتە دەرێت تۆزێ ئەکتیڤیتیە بێ کە خۆر ئاوا بێ ئێ بەڕۆژ چی بکە جاران ئێمە خەوان بە زۆر بەنیێڕان هاوینان یانو بێ بنون خەوشمان ناو مناڵی لەسەر وایە خەویان نایە بەڵام یعنی قەزدم ئەوەیە من کەش و هەوا زۆر دەورە بینێ ئێستا بۆ نمونە لە کاتی کۆڤید 19 کات زۆر هەبوو یعنی دایکان و باوکان زیاتر ڕێیان بە مناڵانەیە ئایپاد و ئامێرەزیریەکان بەکاربێنن بەڵام لە کاتێکە بەهارە جەو خۆشە خەڵک زۆر چێت دەرێ بەکارێنانی کەمترە یاخود زستانی سارد کاتی مەکتەبە یعنی مەشغوڵترە تەسیری نییە بەڕای تۆ بە دڵنیاییەوە تەسیری هەیە بەڵام نابێت ببێتە هۆکاری ئەوەی کە ڕێگە بدەین مناڵەکانمان زۆر بەکاری بێن ئەبێت چی بکەین ئەم کاتانەیە ڕێخستنی کات زۆر زۆر مهمە مناڵەکەت ناتوانین بچێتە کۆڵان لە بڕووی پلەی گەرما زۆر گەرمە ناتوانین تۆ ئایپادەکەی بێتی بڵێ خۆت مەشغوڵکە ئەبێت سەرقاڵێکی بە کۆمەڵێشتی جگەر لەوە ئێمە پێمان وایە بەڕاستی ئیدی تەنها ئایپادەکە هەیە پێی مەشغوڵبین خۆ لە سەردەمەکانی ڕابردووە ئەم بابەتانە نەبوون مەشغوڵی چە بووین بۆ نمونە ئەتوانرێ مناڵە فێری یاریە ئەو یاری چەترەنج بکرێ فێری وێنەکێشان بکرێ بنێرێتە خولی وەرزش وانەی میوزیک بخوێنێ ئەنی کۆمەڵێک شتی زۆر هەیە کە ئەم مناڵە هەم بەهرەمەند دەکات هەم سەرکەوتوویەکە و هەمیش کاتەکەی پڕکاتەوە دواتر کە ئەگەڕێتەوە ئەتوان لە شیشی تەندروستە بێگومان تەندروستیەکە هاوینان کە گەرمە ئەتوانێت بچێت مەلە خولی مەلەوانی ببینە بە دڵنیاییەوە ئەو بابەتانە زۆر زۆر گرنگن ناکرێت ئێمە بە بیانووی ئەوەی کە ئیتر ئەم کات زۆرە ڕێگە بدەین مناڵەکەش کاتێکی زۆر تەکنەلۆژیا بەکاربێنێ چونکە ئەم مناڵە سەیرەکەی لەو سەرەوە تووشی چییە بێتەوە تا درەنگانێکی شەو مناڵە خەریکی ئایپاد و مۆبایلە مێشکی چی لێ مێشکی وریا ئەبێتەوە خەوی نایێت وەکو ئەو پرسیاری کە پێشتر لە شنیارخانەکە بەشێکی زۆری درەنگخەوتی کێشەی درەنگخەوتی مناڵ بەکارهێنانی تەکنەلۆژیایە چکە پلاتفۆرمەکانی تەکنەلۆژیا بە جۆرێک دروست کراون سەرنجڕاکێشن مێشک وریا ئەکاتەوە وای لێکا خەوی نێت بەردەوام هەست بە چالاکی بکات بۆیە زۆر گرنگە سەعاتێک پێشەوەی کاتی خەوتن بێت ئەم شتانە لا ببرێن لا برم بۆی مێشک ئامادە بێ بۆی خەوی بێت بۆی بخەوێت بۆی کەیتر تۆ بەردەوام بەکارتێنان مێشکە چالاکە بێتەوە ئەکتیڤیت خەوت نایەت درەنگە خەوی درەنگ لە خەو هەڵەسی سیستمی خواردنت تێکەچێت سیستمی خەوت تێکەچێت بە تەواوەتی ئەم مناڵە گەشە ناکات کاتە بەم جۆرێ بەڕای من شنیارخان هەندێک لە پلاتفۆرمەکان لە هەندێک لە وڵاتە ینی پەرلەمانیان قەراریاوە کە لە تەمەنێکی دیاریکرا بۆ نمونە 10 بۆ 12 ساڵ اینجا بتوان بۆ نمونە مناڵ تیکتۆک بەکاربێنێ یاخۆت سناپچات بەکاربێنێ ئایا ئەمە هۆکارەکەی چی ئەوان وابیرەکەن و کاک سوران هەر کۆمەڵگەیەک بە کۆمەڵگەیەکی ترە گۆڕە بە پێی دەسەڵاتی کۆمەڵگەکەەوە حکومڕانی کۆمەڵگەکە بەڵام من هەموو جارێ ئەڵێم هەر کۆمەڵەکەیەک لە ئاستی بتوانێت کە کۆمەڵگەکەی بەرەو پێشەوە بەرە یا خۆت خەمی مناڵی بێت کە تاکێکی تەندروست دەرچێ ئەزانێت کە چی بۆ مناڵەکە باشە لە چ تەمەنێکە ئەبێ بەکاری بهێنێ لە چ تەمەنێکە پێویستە سناپچات بەکاربێنە یا خۆت هەر ئەپێکی تر کە خۆی حەز بکە لەو تەمەنێ دیاریکراوەکەی خۆیان بەکاری بهێنێ یعنی کۆمەلگاکان تا کۆمەلگایەکی تر فەرقی هەیە بەڵام بە شێوازێکی گشتی من ئەڵێم ئەوان بیر لە بەرژەوەندی مناڵ ئەکەنەوە بیر لەوەکەنەوە تاکێکی تەندروست بەرهەم بهێنن بیر لەو ئەکەنەوە کە داهێنان دروست بکەن لە مناڵە بیر لەوە ناکەنەوە کە مەشغوڵ دیکەن بە هەندێک بابەتی تر و ئەپیترەوە بۆ ئەوەی کە دنیای خەیاڵی خۆی و دنیای مناڵی خۆی یعنی وا لێ بکات کە سەرنجی بڕوات باشە لە کۆمەلگاکان جیاوازە بەڵام بە شێوازێکی گشتی بەڕاستی بریا لێرە ژوا بووایە هەندێک بابەت و هەندێک ئەپ بۆ مناڵ کە پێویست نیە نەتوانرێت سانسۆری بخرێتە سەر بۆ ئەو نەتوانێت بەکاری بێنێت چونکە هەنێجار لە ڕێگەی ئەم ئەپانەوە مناڵ تووشی لادان ئەبێتەوە یاخۆ تووشی هەڕەشەی حاڵەتی سێکسی ئەبێتەوە کە زۆر کات ڕوو ئەیات تووشی هەڕەشەی سێکسی ئەبێتەوە هەندێکات ڤیدۆی هەندێک گەنجمان بینیوە خوار تەمەنی هەرزەکاریش بوون باشە لە تیکتۆکان کە بڵاو ئەبێتەوە بە شێواز و قسەی ناشین و ئەو هەموو کۆمنتە ناشین نەشی بۆ ئەمە کێ بەرپرسە باش ئەوانە بەرپرسەکە لایەنی حکومڕان
هەمووانن لە وڵاتە کە پێویستە لە چ تەمەنێک کابێ و بۆ چ تەمەنێک ئەم ئەپانە دیاری دایک و باوک بەرپرسین دایک و باوکیش بەرپرسە بەڵام لەسەر ئەو کێ بەرپرسە باشە لەسەر ئەو کەسە گەورەکانی تر ئەوانی کە دەسەڵاتدارن ئەنجا خێزان بەڕاستی من هەموو پێشتیش ئاماژەم پێیا کە خێزانەکەم دەستگای پەروەردەیە حتمما تۆش ئەتوانی لە ڕێگەی هەندێک ئەپی تایبەتی و وا بکەی سانسۆر بخەیتە سەر ئەو بابەتانی کە بۆ مناڵەکەت گونجاونیە هەمیشە ئاگاد لێبێ لە کاتی بەکارهێنانیا ئایا بۆ نمونە ئەپێک بەکارێنێ باسی ناوەڕۆکەکەی لەگەڵا بکەی ئەمە بۆچی باشە ئەمە بۆچی بەکارێ ڕەنگە تۆ بزانی بۆچی بەکارێ باشە پس پرسیاری لێکی بزانی ئەو تا چ ڕادەیەک زانیاری پێ دەربارەی ئەم ئەپا بۆی بتوانی دواتر ئەگەر کێشەیەک ڕوویە یاخود پێش کێشەکە تۆ دەستنیشانت کردو ئەتەوێ کێشەکە ڕوونەیە یان دوای کێشەکە کە ڕوویە بتوانانی چارەسەرێکی بۆ بدۆزیتەوە بۆ مناڵەکە ینی دایک و باوک من هەمیشە ئەڵێم دایک و باوک بەرپرسی یەکە من لە پەروەردەکردنی مناڵە بەڕاستی چونکە مناڵ نازانێت بابەتەکان وەکو خۆی وەرگێت. شازوان خان کە ئەو کەیسانەیە بۆ لای ئێوە کە مناڵەکان بۆ نمونە تووشی جۆرێ لە جۆرەکان گۆشەگیر بووە یەکەم قسەکە بە دایکان و باوکانی ئەڵێن چییە چی بکەن باشە یەکەم هەنگاو کاتێک تۆ ئەم مناڵەیە تەلات چۆن بڵێ بە دووەداچوونی بۆکی بزانی سەبەبەکان چین ئەگەر هەستمان کرد سەبەبەکە بەهۆی ئامێرە تەکنەلۆژیەکانەوەی یەکەم ئامۆژگاریمان بە تەواوەتی وەستاندنی ئەم ئامێران و دوورخستنەوەیەتی لێی بۆ ماوەیەکی دیاریکرا و تاوەکو هەستەکەی مناڵەکە باشە بێ لەگەڵ ئەمەدا ئەبێ ئەم مناڵەت تێکەڵ بە مناڵی تر بکرێت ئەبێت کۆمەڵی ڕێکاری چارەسەری دەروونی و کۆمەڵایەتی لەگەڵا بەکاربێنرێت هەتا ئەتوانین ئەم مناڵانە ئاسایی بکەینەوە و تێکەڵ بە کۆمەڵگەیان بکەینەوانێ. پاشان دێ جار ئێستا جەنابەت باسی واقعی کە ئەو ئامێرانەی لە مناڵ وەربژیرێتەوە هەندێک دایک و باوک وەکو چەکێکی کوشندە بەکارێنن بەرامبەر بە مناڵەکان کە ئەگەر شتێ نەکەن ئەڵێن ئایپادەکەتان لێ سەرین عقوبە ئێرێ ئایپاد نابێ بۆ ماوەی چەند ڕۆژێک. ئایا ئەمە شتێکی باشە ئەمە کە ئەمە عقوبە بدرێ بە وەرگرتنەوەی ئەو ئامێرە زیرەکانە یاخود کاریگەریەکەی نەرێنیە زیاتر؟ ئەگەر پێت و مناڵەکە زۆر بەکاری هێنابێت تەنها لەبەر ئەوەی کە ئایپادەکەی بدرێتەوانێ ئاین چۆن بڵێ هەندێک کات مناڵەکە گەشتە حەدی ئالوودەبوون بەس لەبەروی ئایپادەکە وەرگێتەوە ڕەفتارەکەی خۆی ڕاستەکاتەوە لە کاتێکە ئەبێ ئیش لەسەر گۆڕینی ڕەفتارەکە بە تەواوەتی بکرێت نەک تەنها سزای بدرێت بۆەوەی لەو کاتە ئەو حاڵاتە چاک بکرێتەوە ئەبێ هەست مناڵ هەر کاتێکا ڕێگەکات بە دوای ئەم بابەتە بڕۆی بزانانی غەڵتەکە لەکوایە چارەسەری بنەڕەتی بۆ بدۆزیتەوە تەنها سزادان بە دوورخستنەوەی ئایپادەکە لەی بۆ ماوەیەکی دیاریکرا و دواتر پێدانەوەی وەکو پێشووتر من پێم وایە ئەم مناڵە ناگۆڕێت ڕەفتارەکەی ناگۆڕێت تەنها تۆ ماوەیەکی کاتی بۆ ماوەیەکی کاتی بابەتەکە چارەسەر کردووە چەپاندوتە و دواتر لە شوێنی ترا بە شێوازی تر سەر هەڵەیاتەوە هەندێک لە دەروونە ناسان هەر بە تەواوی دژی عقوبەدارن ینی سزا و پاداش لە پەروەردەیە جێ ئەبێتەوە بەڵام بۆ مەرجەی کاریگەری قوڵی دەرونی نەبێت و جەستەیش نەبێت ئەگەر ناکاتێک مناڵ کارێکی باشەکات و پاداشی ئەەکەیت بەڵام کاتێک کارێکی هەڵاکات سزایەک ئەدەی کە بیوەستێنێت سزایەکی بەو جۆرەی کە وەستاندنی بە جۆرێک کە ببێتن شکانەوەی لانی دەرونی ببێتە ڕووخاندنی بە جۆرێک کە ڕەفتارەکەی ڕاستکاتەوە سزاکە ئەگەر لە حەدی خۆیان بێت و پەروەردەیی بێت زۆر کات سوودی بۆ مناڵەکە ئەبێت. زۆر باشە شنیاغان ئێمە بۆ لۆمەی مناڵەکانمانەکەین یعنی بەڕاستی ئێمە هەمومان ئالوودەی سمارتفۆن نەبووین هەموو ئالوودەی ئایپاد و ئەو تۆڕە کۆمەڵاتەکان نەبووین یعنی بۆ لۆمەی مناڵەکان بکەین هەموو دایک و باوکو خێزانێک یاخود هەر تاکێک کە مناڵێک پەروەردە ئەکات و سەپەرشتیاری ئەکا پێویستە یەکەم جار لۆمەی خۆی بکە کە ئایا من تا چەندێک وەکو دایکێک موبایلەکەم بەکارهێنم بە تایبەتی لە بەرچاوی مناڵەکەمان باشە کاممان لە ئێمە بانیان کە زوو کە هەڵەسێ لە خەو یەکەم شت ناچێت پەلاماری تەلەفۆنەکەی بە مناڵەکانمان بۆ گوناحیان چی باشە ڕاست ئەەکەی بەڵام ئەو بابەتی تۆ ڕەنگە جیاوازتر بێت و ئیتیزاماتێکی جیاوازتر هەیە مەجبوری کە سێریکەی بزانی چیت بۆ هاتووە دەبارەی کارەکەتەوە لە شوێنی کارەکەتەوە حتمما مەجبوری سێریکەی بەڵام تاوەکو ئیتەوە لە دەوام مرج نییە تۆ سێریکی تۆ گەورەی ئەتوانی بیر بکەیتەوە بەڵام مناڵێک
ناتوانێت وەکو تۆ بیرکاتەوە ناتوانێت وەکو تۆ تەعامل بکات بزانێت چی ڕاستە و چی دروستە ئێکێ ینی بەرپرسیارە لەم حاڵەتە دایک و باوکەکان بەرپرسیارن باشە تۆ تا چەندێک خۆت بەکاری ئەهێنی تا چەندێک خۆت پەروەردە ئەەکەی خۆت ڕۆشن بیر ئەەکەی یاوە خۆت ئەگریتەوە لە ئامێرەکان ئەوەنەش چاوەڕێکە کە مناڵەکەت بیکە چونکە ئەو لاسایی تۆ کاتەوە تۆ هەرچێکی پێ بڵێ ئەو لاسایی دەکات دەڵێ مناڵەوەکە کە گەورەکان بەڵێ کە گەورەکان ئێمە هەموو کاتێک بۆ نمونە لە خێزانە دانیشتینیان کۆبوونەوەیەکە چاو لە مناڵەکان نەکەین ئەو قسەی دایکەکە ئەیکاتە باوکەکە ئەیکاتە دوایەوە ئەمیش قسەیەکی تر ئەکا ئەزانێت کە ڕێی پێدراوە ئەزانێ یا خودت ئەو موبایلی کە ئەبینێ باوکەکە بە دەستیەوەیەتی ئەمیش بەکاری ئەهێنێ ئەڵێ بۆ باوکم بە دەستەوەیەتی بۆ من بە دەستمەوە نەبێت ئەو تێ ناگادەوەی کە ئەو مناڵە مافی ئەوەی نییە بەو شێوازە بە دەستی بهێنێ بە تایبەتی تا تەمەنی 7 ساڵیش توێژینەوەی کراوە ئەڵێ تا تەمەنی 7 ساڵ ئەگەر مناڵ بە دیار تەلەڤیزیۆن و ئامێرە زیرەکەکانەوە دانیشێ لە سایەدەی ڕێژەی زیرەکی خۆی و زەهنی خۆی لە دەسەیات ئەمە توێژینەوە قسەی من بڕات هەبێ من هەموو جارێ ئەڵەن تۆ پەروەردەکار بن نەک سەرپەرشتیار چونکە کە تۆ خۆت توانیت پەروەردەکاری خۆت پەروەردە ئەەکەی ئەتوانی مناڵێکیش بگریتە ئەستەی خۆت بەڵام بە پێچاوانەوە کە تۆ خۆت پەروەردە نەکرد ناتوانانی مناڵێکیش پەروەردە بکەیت بۆ کۆمەڵگایەکی دروست و حتوان وا بکەیت کە کەسایەتێکی جیاواسی لە دەرچێت لە کۆمەڵگا هەندێک لە ڕێستۆران مەرجەکەیان ئەوەیە بۆ کە ڕۆیشتی ئەبێ ئامێرە زیرەکە دانی لە سەبەتەیەک دانێ نەبێت داینی بووی کاتەکە نانخۆی لەگەڵ فامیلەکەی خۆتەوەوانە لەگەڵ هاوڕێکانتە ئایا ئەمە ناکرێت ببێ بەش نەریتێ لە هەندێ موسسات لای خۆمان لە هەندێ کۆبنەوەی خێزانی لە هەندێ ڕێستورانتەکان شتێکی جوان نییە بە دڵنیاییەوە شتێکی زۆر جوان و دروستە چونکە کاتێک دوو ئینسان پێکەوە دانیشتن ئەگەر دڵیان لای موبایلەکان بێ خەڵان لای موبایلەکان ئەگەیان لە یەکتری نامێنێت بۆیە بە تایبەتی لە کاتی نان خواردن بەکارهێنانی موبایل زەرەری زۆر گەورەی بۆ پەیوەندی کۆمەڵایەتەکان ئەبێت چونکە زۆر کات سەر سفرە و سەرمێزی نان خواردن شوێنی گفتوگۆکردنە شوێنی لێک نزیک بوونەوەی ئەندامەکانی خێزانە شوێنی زیاتربوونی خۆشەویستی و گۆڕینەوەی بیرروڕایە یان زۆر کاتێک ماڵێک ئەچن بۆ میوانی بۆ ماڵی خزمەکان باشترین شتەوەیە کە ئایپاد و موبایل وش بەکار نهێن یا ئەسڵ نابێت بۆ مناڵی بەرن بۆی تێکەڵ بە مناڵەکانی تر ببێت یا کاتێک ئەچن بۆ سەیران یان کاتێک ئەچن بۆ گەشت سەیرەکەی زۆر کات مناڵ ناو سارەکە بەردەوام خەریکی تەکنەلۆژیای خەریکی موبایلەکەیەتی خەریک ئەیپادەکە نە ئاگای لە ڕێگەیە نە هەست بە جوانی سروشتەکات نە هەست بە گۆڕانکارەکانی دەوروبەریەکات بەردەوام سەرقاڵی دنیایەکی ترە بۆی ئەم حاڵەتە ڕوونەیات باشترین شت چییە دوورخستنەوەیەتی لە هەندێک کاتە قەدەغە بێت خێزان بڵێ لەم کاتانە ئێمە بەکاری ناهێنین بۆ ئەوی گەشە بکەین بۆ ئەوی زیاتر لە یەک نزیک ببینەوە بۆی مناڵەکانمان زۆر کاتێک باسی گەشە ئەەکەین کاک سۆران تەنها بەسمان گەشە جەستەی و ئەقلەکە نییە گەشەی سۆزداری گەشەی زهنی گەشەی ئەنی ئەو هەموو گەشەیە پێکەوە لە هەندە حاڵتە دروست ئەبن کە نابێ ئێمە ڕێگە بدەین بەهۆی ئامێرە تەکنەلۆژیەکانەوە مناڵ لەم بابەتانە دوور بکەوێتەوە یان دوا بکەوێت باشە شازوانخان هەندێک لە گەورەکانیش ئەبینم ئێستا بۆ نمونە لە زۆربەی کۆمەڵگەکانی دەرەوە ئەوروپا بە تایبەت کە دوو کەس یا چەند هاوڕێک دوو کەس بن یاخود چوار کەس بن یاسیان کە پێکەوەستنە شوێنێکی گشتی ڕێستۆرانتێک دەرەوە ئەوانە هەڵسوکەوتێکی جوان نییە نگەتیڤە ئەگەر لە کاتی ناخواردنا یەکێک لەوانە یاخود دوانیان خەریکی مۆبایل بن سەری سۆشیال میدیاکەن ئەوان کاتیشان بۆ یەکتری تەرخان کردووە کە بەیەکەوە ئێوارەیەک نانخۆن بێکەوە بەڵام لای ئێمە ئەبینیت لە زۆربەی دانیشتەکان تەنانەت ژن و مێردەکەن کش و کوڕێکن بەیەکەوە دوو هاوڕێن بەیەکەوە دانانیشن قسە گفتوگۆ بکەن یعنی من زۆر جار بینیمە دوو کەسن لەسەر مێز دەدانیش و هەرێکی خەریکی مۆبایلێک خەریکی مۆبایل ئەگەیان لێکتری نییە ئەو شتە ئاساییە بەلای تۆ نەخێر ئاسایی نییە چکە وەکو وتم ئەم ئینسانە دوورە خاتەوە لە گفتوگۆکردن لەگەڵ دەوروبەرەکەیە زۆر کاتێک تۆ ئەگەر لەگەڵ ڕفقەکە دائانیشیت بۆ ئەوە دائانیشی کاتێکی خۆش بەسەربەری بۆ ئەوەی کۆمەڵی قسە بکەن کۆمەڵی باس بکەن ئەگەر توش و ئەویش هەر خەیاڵتان لای موبایلەکەتان بێتیتان بۆ هات چی بنێرن ڕسم بگرن زۆر کاتێک کەسێکەچێ بۆ گەشت ئەوەی ڕسمەگری ئەوە چێژ نابینی ئەوە سیر ناکات ینی ئەمە زۆر کات گەورەکان تووشم گرفتە بوون ئەڕۆن بۆ سەیرانێک ئەڕۆن بۆ گەشتێک
بەردەوام خەریکی وێنەگرتنە بەردەوام خەریکی قسەکردنە لەگەڵ خەڵکی ترا لە کاتێکا تۆ لە شوێنێکای کە ئەبێت چێژ ببینیت ئەبێت گفتوگۆ بکەیت ئەبێت ئاگاتە دەوروبەرەکەت بێت چکە هەر لە بنەڕەت هاتووی بۆ ئێرە بۆ ئەو مەبەستە هاتووی موبایلەکە دوور تەخاتەوە لە مەبەستەکەی خۆت من لەگەڵ هەندێک هاوڕەکانم کە ڕۆین ئەواخ وەکو جەنابەت دەڵێ خەریکی وێنەگرتنن ئەڵێم ئەو وێنانە بە چاوتان بۆ مێشکتان بووی یادگارێکی خۆش بەلاتان اینجا لە پای شار ڕست بێ بگرن خەریفشێکە بەڵام دڵنیاییەوە زۆر سێرە بەڵامەوە لەگەڵ ئەچین لە یەک شوێن ئیتر بە بەردەوامی وێنە ئەگرن و یەکسەر بڵاویشەکەنەوە ئێستاگی وا پێ دەڵێن کە بۆ خەڵک بۆ خەڵک هاتوویت خۆیان چۆن بتوانن لەزت بکەن لەو کاتێککە خۆیان لەوێن بە دڵنیاییەوە بۆ کۆمەڵە کەس ئەچنە سروشتەوە یعنی بۆچی ئەڕۆن بۆی مێشکیان ئارام بێتەوە بۆی ینی دوورکەونەوە لە ڕۆچینی ڕۆژانە و لە کۆمەڵی بابەت کە ڕۆژکانی ترتی ئاسەقاڵ نەگەر بەڕاستی ئەمانە تەنها خەریک بوون بە وێنەگرتنەوە خەریک بوون بە ناردنی وێنەکانەوە کەواتە ئەمان وەگوای لە ماڵەوە بن وەگوای لە ماڵەوە بکە چێژ نابینن و مێشکیشان ئارام ناکەنەوە شنیاخان خوێندنگاکان ڕەوزەکان تا چەندێک ئەوە کاریگەریان هەیە لەسەر ئەوەی کە بە شێوەیەک مناڵەکان وشیارکەنەوە کە زۆر ئالودەی ئامێرەزیریەکان نەبن بتوانن یاری بکەن بتوانن چالاکی بە ئەنجام بگەن کاک سۆران ئەمە خۆی هەر ئەگەڕێتەوە خاڵی یەکەم کە دایانگەیە بەڕاستی لە دایانکەوتە فێریەکەی بۆ باخچە لە باخچەوە بۆ قوتابخانە اینجا بۆ ئامادەی بەو شێوازەکە هەیە تۆ لە دایانگەوە ئەم بناغەدا ئەنەی کە ئەڵێ ئەمە دروستە ئەمە دروست نییە ئەمە بەکاربێن ئەمە بەکاربێنە بەڵام بە چه شێوازێک ئەمە مامۆستاکان هەندێک مناڵ هەیە ئەڵێت دایکەکە کە پرسیاری دەکەن ئەڵێ بەخوا زیاتر گوێ لە تۆ ئەگرێت تا لە منی بگرێ زیاتر سەرنجی بۆ لای تۆ ئەڕوە مادام دایکەکە پەنای بۆ تۆ بردووە و ڕێنماییگارێکی یا خۆتۆک و مامۆستایەکی قەچێکە هاوکاری بکە تۆ با ئەختصاسەکەت پەروەردەی نەبێ بعد بابەتەکانی تر بڵیتەوە هاوکاری کە مادام ئەتیمادی خستۆتە سەر تۆ باشە لەم کاتێ ئەتوانێت لە ڕێگەی سیمینارەوە بە پێی پاسنەکان جیاوازە بۆ نمونە یەک تا سێ جیاوازە 4 تا 6 جیاوازە 6 تاوەکو پۆلی حەوت جیاوازە یعنی ناتوانانی هەموو بازنەکان بە یەک شێواز مەعاملەی لەگەڵاکەی بۆ هۆشیارکردنەوە دەربارەی ئەو بابەتانی کە هەیە بۆ نمونە ئەم بابەتی تەکنەلۆژیایە باشە جاری وایە هەتاوەکو بازنەی سێش لە دایانگەوە تا بازنەی سێ پێویستە لە ڕێگەی چیرۆکەوە بێت زیاتر باشە و لە ڕێگەی بەها کۆمەڵایەتەکانەوە بێ لە 4ەوە تاوەکو 5 و 6 ئەو گەورەتر تەمەنە گەورەترەکان پێویستە بە سیمینار بێ لە هەمان کاتیشە سیمینارەکە بە خۆی بکەی بە تەلەبەکەی بکە بۆ نمونە بابەتی کەیتێ لەسەر تۆند و تیژە یاخود لەسەر بەکارهێنانی ئامێرەکانە باش با خۆی بڕە سەرچی بۆ بکە قەچێکە بۆ ئەو بابەتە قەینا بەکاربێنێت تۆ پێویستە مناڵەکەت لە ڕۆژێکە سەعاتێک بەکاری بهێنێ لە بازنەکانی دووەم و سێمە فێری دەکەی کە شێوازە تەندروستەکە چۆن بەڵام کێ ئەەکەیت بە هۆکاری دۆزینەوەی ئەم بابەتە مناڵەکە خۆی ئەەکەی باشە ئەم هەم زیانەکانی فێرە بێت هەم لایەنە ئەرێنیەکەی فێر ئەبێ لە مناڵەکە تۆ چیت کرد ئەو کات ئەتوانین لە ڕێگەی سیمینارەکە و پێشکەشی مناڵەکەکەی جاری وایە بۆ نمونە بۆ بازنەی یەکەم لە ڕێگەی شانۆگەریەوە بۆ باخچەکان و بۆ دایانگەکان لە ڕێگەی شانۆگەریەوە بیکە قەچێکە باشە دوو بوو کەڵە بێنە یعنی شانۆیان پێ بکە با ڕۆڵ ببینن با دەور بگێڕن باش ئەمە چیەکە سەرنجی مناڵەکە ڕائەکێشێت و ئەوش بۆ دایک و باوکەکەی گێڕێتەوە لە مامۆستاکە فێری ئەوەی کردوون کە بەکارهێنانی موبایل خراپە یا خود نابێت بەکاری بێنین لە چ ڕێگەیەکەوە بوو لە ڕێگەی شانەوە بوو لە ڕێگەی چیرۆکەوە بوو بۆ بازنەکانی تریش بە شێوازی سیمینار دەڵێن هەندێک جار مناڵان زیاتر گۆ لە مامۆستاکان ئەگرن لە باخچە و داینگەکان تاوەکو دایک و باوک بیزەبەت هەندێک جار هۆکاری ئەوەیە کە ماوەیەکی زۆر لە لای مامۆستاکەیەتی لە قوتابخانەیە یاخو لە دایانگەیە هەندێک جار ئەوەنە لە ماڵە پێویترا ئەومەکە ئەوم بکە ئەومەکە سیوایی هاتۆتەوە باشە یعنی بە قسەی ناکە دوو جار مامۆستاکەی پێ ئەڵێ ئەوە بکە بە قسەیەکە بۆ ڕەنگە ئیتر بیزەبەت ئەزانێ پەروەردەکردن ئەزانێ ئەوەی کە چی دروستە بۆ مناڵەکە چی دروست نیە بۆ حتمان شێوازەکان زۆر دەورە بینێ شێوازی قسە زۆر جیاوازە بەداخەوە بێگومان شێوازی گفتوگۆکردن و قسەکردن زۆر کاریگەریە بێ لەسەر مناڵان بەداخەو کاتی بەناوەکەمان هەر ئەو نەبوو ئەگەر وەکو دواوتێک ئەگەر بە دایکان و باوکان بڵێن شاجوان خان تۆ دەڵێشی من پەیام بۆ دایک و باوکان ئەوەیە مناڵەکانمان لای ئێمە ئەمانەتێکن کە پێشکەش بە کۆمەڵگەیانەکەین
بەڕاستی ناتوانین ئەم ئەمانەتە تەسلیمی تەکنەلۆژیا بکەین. ئەم ئەمانەتە بە جۆرێک پێشکەش بە کۆمەڵگە بکەن کە سوودی لێ ببینێت، نەک بێتە بارگرانی و زەخر لەسەر کۆمەڵگە. باشترین ڕێگەی پەروەردە دایک و باوکە. ئەمە ئەم ئەرکا بە کەس مەسپێرن و ڕێگە مەدەن تەکنەلۆژیا داهاتووی مناڵەکانتان بسووتێنێت. دەست خۆش زۆر ڕاستە. شنیاخان جەناب دەڵێ چی؟ کاک سورا من هەمیشە ئەڵێم تکایە دایک و باوکی خۆشەویست لە تەمەنی یەکەمە هەوڵ بە کە تۆ پەروەردەی بکەی، هەوڵ بە دروستی بکەی، هەوڵ بە بتوانی کەسایەتێکی دروست بۆ ئەو مناڵە بەرهەم بهێنیت. لە تەمەنەکانی ترا بە هیچ شێوازێکی تر ناتوانانی، زۆر سەختە ئەگەر بشتوانی. باشە تکایە بۆ ئەوەی کە تووشی دواکەوتنی ژیری نەبێت، تووشی کەمی ئاخاوتن نەبێت، تووشی لادانی کۆمەڵایەتی نەبێت، گۆشە گیری، شەرمنی، ئەمانە هەمووی بابەتی گەورن کە باس ئەکرێ ڕنگدانەوەی هەیە لە مناڵە. لە سەرەتاکانی تەمەنەوە هەوڵ بە کە ئامێرە تەکنەلۆژیاکانی دێت دوور بخەرەوە، یاخود بەپێی کات دیاری بکە. دایک و باوک هەتاوەکو تەمەنی دوای 2 ساڵی ئایپاد و مۆبایل مێرە دەستی مناڵەکانت بە هیچ شێوازێک، چونکە تۆ لەم کاتەوەکە خانەکانی مێشکی گەشە نەکات و لە کار بکەوێت، لە هەمان کاتە کێشە بۆ چاوەکانی دروست بێ. هیوادارم هەموو دایک و باوکێک بتوانێت پەروەردەکار بێت نەک سەرپەرشتیار بەتەنیا. شنیاخان زۆر سوپاس، شازوانخان زۆر سوپاس مادومانکردن. بینەرانی بەڕێز و خۆشەویستی کوردستان 24 و بەرنامەی کاردانەوە، زۆر سوپاسی ئێوەشەکەم کە هەتا ئێستا لەگەڵمان نەبوون، هەتا بەرنامەیەکی تری کاردانەوە بەخوای گەورەتان ئەسپێنم خواتان لەگەڵ و کاتیش خۆش.